ك... مرحبا شوني سلام بريزي. باشي. سلامتي. برز قامي مصيفي ونيا. بله. والله يكدو بسيار معنی بهیوام بتوان گفتگویک بکەین. فرمو. والله ینده هەواڵە بۆ مەهاتیەکە گوایە ئێستا ئەگەر لە مەسیف تەوعا ئەم خۆمت پێ بناسێنم بۆ یان دەتناسم. باشە سپاس دەکەم کە قەپات ناکەی. نالۆ خەپات دەکەین زۆرتە بێ. سپاس. باز لەوە دەکرێتن کە هەر کەسێک ئەگە خانەکەی خۆی تێک چوبی لە بۆی نییە چاپ بکاتەوە تا چەند ڕاستە؟ احتماڵە هەرچێک بەناوە قسە دەکا خەڵکێک هەیە دەوێتی توزارەت بە مولکی حکوومەت بکە. بەڵێ ڕێگری لەوە دەکرێت لە ناو شارەوانی ئەو شوێنەی ماستەر پلانە و لۆ خانیدانرایە زۆر تەبێیە خانی کۆنی چا دەکاتەوە دەکات بەڵام لە دەرەوە ئەمە ڕێگری لەو بابەتە دەکەین بەڕاستی. نەنە یەک ماڵی خۆیکی ئازاد نییە دەستکاری بکە. آخر مالی خۆی نییە ئەوە هاتیە لە ناو عەردێکی ملکی حکوومەتی میری خانی کردیە بە تەجاوز کردیتی دەوێتی ئێستا بێ چاچ کاتەوە نوێ بکاتەوە ئەمە لۆی ڕێی پێ بدەین بیکەینە ڕسمیات ئەوە لە قانونی قەت مەرغوب نییە. باشە ئەی ئەگە خانی خۆی بی خانی خۆی نییە ئەوە خانی هەیە لە هەولێر لە شوێنشکە هاتی خانیشکەی کردیە لە بۆی وەکو بلێن مەزرعاک لە ناوی بژی و بەس پێنجشەمان بێ لێ و بگەڕێتەوە ئەوەیە ئەو خانیانە تەجاوزن نەکخانین نەکوخانی دیکە ئەگە لە ناو ماستەر پلان هەر کەسێکێ بابێ زۆر ئاساییە و لۆشی دەکەین و بەڕەسم شوێ کاک حەمید بەڵێ ئەگەر یەکێک پرسیارەکەی مەڕوونە خانی خۆی بی ئازادە لە ناو مەسیفی دەستکار ئازادە خانی خۆی بی کۆن بی تەجاوزیش بی 2014 و 12 و 13 کردیتی بە بەڵگەوە چەند کەس دێ ڕێیان پێ دەدێ بەڵام ئێمە بە یاسا و ڕێسا کار دەکەین بەو یاسایانەی کە لە پەرلەمان و لە وەزارەتی شارەوانی دەرچووە سەرۆک شارەوانی ڕێی پێدەدا نەک ئێمە وەکو محافەزە یا وەکو قایمقامێت ئەوانش ئازادن ئەوی دێ خانی خۆی نوێ دەکاتەوە دەرگە کرایەوە لە هەموو کەسێک. باشە گە یەکێک ماڵی بار کرد لە مەسیفی چۆ هەولێرە دوای ویستی بێتەوە مەسیفی ئەڵێن ڕێی لێ دەگرن بە بۆی نییە. وان نییە یادا خەڵکێک هەیە احتیمالە هەندێک شت بە مزایدە لە ئەوە بکە من بخۆم قایمقامێم و دایان ماڵ ڕۆژانە تەوقیع دەکەین دێتە مەسیف و ئازادە لەوێ بار دەکا و دەتوانی بێتەوە بەورە دەتوانی بێتەوە مەسیفی لۆ ناتوانی بەڵام ئەتوو شارێکە گەڕێتدا هەر خەڵک هاتی ئەو خەڵک کە بێ ئەتووەگەر بە بەرنامە خەڵک نینی ئەو شارە احتیماڵە هەندێتەوە سەدەکە پێ نەکرێ خەدەماتی ئاو کارەبا و جادەی لۆ ببەی. آخر بەس کاک حەمید یعنی ئەو دەردە بەس لە مەسیفەیە ینی بڕوا بکەن لە حەریر نییە. بابی من هەموو شوێنێک تایبەتمەندیش خۆی هەیە ئەمە ناکرێت هەموو شتێک بکەینە خەڵکێک بە بیکاتە مزایدە و بڵێ وایە بەڵام دەتوانم بڵێم ئەوەی ئێستا یاسا لە مەسیف جێبەجێ دەکرێت لە هیچ قەزایەک جێبەجێ ناکرێت یاسا وەک خۆی جێبەجێ دەکەین کە من قایمقامی بوومە و قایمقامیەوە و پێشتر لە شوێنەکانی کە بوومە خوا لە سەرمە لە هەموو ڕووە ئیدارەکان و عەدالەتێک و یەکسانیەک لەوێ هەیە لە هیچ شوێنێک نەبی بە بەڵگەوە. یعنی کاک حەمید خەڵکێک پارتیش نەبی با ناوی هیچ حزبێک نەدەین وەکو پارتێک حسابی لۆ دەکەن لە مەسیف. من خۆزگا هەندێک واقعال هەیە بە خۆتان بیدن بەجێ خەڵک ئەم بۆ تەلەفۆن لۆ دەکەم کاک حەمید وا پێت دەڵێم هەموو ئەحزابەکان لە ناو مەسیف خەڵکی ئەحزابی دیکە لە ناو مەسیف ماڵی هەیە مقرڕ معزز دەژی خەڵکی هەموو ئەحزابەکان کە لە کۆڕێکە عایدی ئەمە ئەویش معزز مقرڕ لێ خۆیان دەژین و لە بەستۆڕەش بە هەماش. بەس کاک حەمید بەغەڵەت تێم مەگە ینی ئەسە مەسە مقڕیەکێتی لە مەسیفی نییە وایە نا زۆر هەندێک تایبەتمەندی هەیە احتیمالە مقڕی ئێمەش وایە حزبی ئەمە سەر بە پارتی هەندێک شوێن نەبی ئەوە هەندێک تایبەتمەندی هەیە
ئەتوش دەبێەوە قبولکەی ئەمنیش دەبێ قبولیکەم یانا ئێمە ئینسانین دەبی واقع حال بین نابی ئەوەی بە مێشمان دێ یاوەتە تو بڵێ مقڕی ئەحزاب لەناو مەسیفە بیان بڵێم مقڕی پارتی دەبی لەناو فلان شوێن هەبی لە دنیا ئەو شتە نییە هەر کەوت تایبەتمەندیەکی خۆی هەیە باشە ئەدی ئەو مەسەلەی کاشی و بەرد و شتیوالا دەڵێن مەسەرەن بەردی مەرمەر لە کۆڕێ و بیرێژ و گۆڕەشیر و لە گڕاوێ و گەریاوە هەبوون خەڵکەش زۆر کاریان تێدا دەکرێت ئێستا مەمنوعە ئیش تێدا بکەن قەیناکە بابی من احتیماڵە پێشتر بەنەواچکەیش دەکرا ئێستا تو ساڵ بە ساڵ دەبی بڕۆی پێش یەک لەوانە ژینگە پارێزی شاق بڕین و چا بڕین لە دنیا بە مەکایانی تایبەتی خۆی هەیە ئەو شاغە دەبڕن دەستنە ژۆری هەنازای لە کوونەکەوە موادەکەی دەردێنن بەس خۆزگە ڕسمی ئەو چیانە بدینی کە هەدم کرایە و هەدر کرایە بە هەزاران دۆنم زەوی بە کەلکی هیچ لایە هەمووی بوویتە چاڵ و چۆڵ بزان چێ ئەوە قبول دەکا یانە ئەمە دەبی من دەمرم ئەتوو دەمری ئەویدی دەمری وە ژیانە بەردەوامەیە بەڵام ژینگەکەت هەر دەمینێ ئەمە دەبی هەمومان پێشەوەی وەزیفەی ئیداریمان هەبی ژینگە پارێز بی بەڕاستی نانە ڕاستە من لەوەی لەگەڵتم خەڵکێک بەجاڵم دەم خەڵکێک بێ دارەکەی ببڕی و یا بیشتێنی و ساڵشکە بێ حەفارەی لێدانێ و بەردەکانی بفرۆشی و ێ باشە من ساحەب مەعامەلە قازان دەکا بە ژینگەی شارێک تێک دەدەین وایە کاک حەمیدە من سەد سەد لەوە لەگەڵدەم بخۆم کەسەکی ژینگە دۆست و ئاژەڵ دۆستم و ژینگە بوویتە مەسەلەیەکی هەرە سەرەکی لە هەموو هەڵبژاردنەکانی ئەوروپا ئەگەر هەر کارێک ببتە هۆی ئەوەی ژینگە پیس بکە شوێنەوار پیس بکە بەبێ جیاوازی بکەن بەبێ جیاوازی چکۆم مەزام بەبێ جیاوازیە خۆزگە دەشی بینی من بخۆم یەکم لەوانەی من نالێم بە زاری خۆم بڵێم بەڵام ساڵانە بە هەزاران دار هەولمدایە لەگەلیان بوومە بەدەستی خۆم چاندیتم من لە زۆر شوێن کارم کردیە و زۆری ژینگەی وڵاتی خۆم و نیشتیمانی خۆم خۆش دەوێت و هەندێک کەسابەتەکەیە ئەگەر من کەسابەتەکەم کرد لەسەر حەسابی گشتی بوو وابزانمنەی کەم باشترە چونکە بەڕاستی ئەگەر بێ و گەریاوە بدینی گەریاوە تەسویری کەم ئەو جێکەیشان کردیە یعنە نازانم بە خۆیان کودریان دێ ئەو خاک و نیشتیمانە کە وڵاتی ئێمە نیشتیمانی ئێمە دایکی ئێمەیە وای بەسەر هاتیە وامەدینە کابرادەرێک کەسابەتی منێ کاکە دەتوانی کەسابەکەت بگۆڕی من ئەوڕۆ ئیشێک هەتا دوونێ ئیشەکەم کردیە ئەوڕۆ دەبینم بەنەواش کە سوڕایەوە شێوازی شەکەم دەگۆڕم زۆر تەبێیە بەس کاک حەمید من ئەوم بە خەتی گشتیە مەسەلەن ینی ئەوم لە بۆ تو نییە لەبەرەوەی لە سنووری تو ڕووی نەدایە بەڵام خەڵک دار ببڕتەوە ئەو پەڕی عقوبەی دەدەن وەنیا کە شتێکی باش دێنە محکەمە بەس ناخۆشی لەگە ناکەین سارەکە و ئەو ئامێرەی پێ بڕیت و کابرایە کەس لە هەر پلە و پۆستێک بی لە هەر پلە و پۆستێک بی یانە خەڵکی وامان دایتە محکەمە ئێستا پێت بێم تەوەقع ناکەی بەس کاک حەمید من دەستخۆشی دەکەم ئەگەر بەبێ جیاوازی بێیان دارستانەکە لێ بەڵام ئەمە دیتمان سوپای تورکیا پارتیەکان هەندێک لە بەرپرسە پارتیەکان من دەڵێم ئەوە ئەمن کابرایشی داریمە ئازام لەبەر چاوی هەموو خەڵک داریان برد نانا ئەزام ئیشیتونیە من قەزم لێرەدایە جیاوازەکەیە ئەمە دیتمان بە ترێلا دار دەبردرا بەڵام فەقیرە کە دار دەبرێت تو ئەلێرەدا هەست پێ دەکەی شتەکان بەجددی نییە دار بڕینەوەمان لیژنەمان هەیە سەرۆکی لیژنەمان هەیە دارستانمان هەیە ئەو کابرایانەی دەڕۆن باخی خۆیان خاوێن دەکەنەوە و دەیپاسنەوە و دارە ئیشکەکانیان دەبنەوە ڕێیان پێ دەدەین و ئیش خۆیان دەکەن بەڵام ئەو کەسانەی دێندار دەبڕن دوایی ژینگەکە پیس دەکەن مەبەستیان تجارەتە بەو دارەوە وەڵاوە ڕێگریشی گەورەی دەکرێت هەلو معلوماتی جەنابەت لە سنووری قەزای پیرمام گیانەوەری چیوی چت دەوێت لەو سنوورە هەیە دەستخۆشی لە هەندێک برادر دەکەم کە بەڕاستی ژینگە پاس بەراست ڕیوی چەقال گورک سامانی نیشتیمانین وەکو مرۆڤ لەلای ئێمە کەس لۆی نییە بەرازی بکرێت یعنی بەرپرسی پارتیش لە بۆی نییە کاک حەمید بەرپرسی پارتی نەک لە بۆی نییە دیفاع لەو بابەتە دەکات
باشە کاک حەمید لە سنووری ئێمە لە سنووری ئێمە باش سنووری خۆمان دەکەم من بەڵێ. هەندێک بەرپرسێ شانازی پێوە دەکەم کە بەدیلی حکومت بووە خەڵکێکی گرتیە گوتی قبول ناکەم لە سنووری من ڕاو بکە یاوە بکەی ناکەم ناویشی بیت ئارێ وەڵڵا دانا چاک دەکری ئەو شتانە خۆمە کاک حەمیدەم بۆ خۆم کەسەشی ژینگە دۆست و ئاژەڵ دۆستم و ژینگە بوویتە خەتەر لەسەر هەموو مرۆڤایەتی لەبەرەوەی ڕێزی ناج یعنی قەدری نازاندرێ ئەمە ئەو تێکچوونانەی لە دنیا ڕوودەدە دەرەنجامی ئەوەیە مرۆڤ وێرانی کردیا بەس کاک حەمید باشە ینی با ئەو پرسیارە بکەنە تو ئەوەی وێندەری خەڵکی گراوێ بۆیان ئەگە بچنەوە گوندەکەی خۆشیان ئەبێ بچنە پارتی ئیجازەیەک وەربگرن هەتا بچن باغ و باغاتی خۆی جگە لەوەی لە گوندەکانی شەموو دەرکراینە بەجددی یعنی ئەوە کو دەکرێشتی والا مەسەلەی گراو ئاخرە گراو نیە چا دەوروبەری سەری ڕەش هەر دەوروبەری هەموو گوندەکان هەر کەسێک ئەگەر زەویە حکومت پێویستی ئەوە قەرەبوو دەکرێتەوە ئاوی دیکەش گوندەکان هەر هەمویان ڕێپێدانیان هەیە ڕێمان پێدایە بەڵام منتەقەشی جوانە منتەقەشی شاخاویە خەڵک تموحی لێ دەکات دێ لەو سنوورە مەزرع و شتی دروست دەکات ڕێژیدی لەوانە کرا ئەوانەش توزارەت یعنی کاک حەمید با ئەوە بین ئەنی ڕێنەگیرا لەوانەی خەڵکی ئەسلی شارەکان بێنەوە باشە بەس هەر یعنی نابی چیان خەڵکی گوندی سنووری منە چیانی ئەگەر ڕێی پێ نەدرای خانی بکە بابێ لەگە من بڵێ من ڕێ پێ نەدرا و پرسمانی نەکردیە تو چلایانی گوتمانە بڕۆ مختار پژگیریەک بینە بە پژگیری مختار دەیکەین بەڵام نەمانگوتیە چلایانی بەس بەو شەرتەی خەڵکی ئەو گوندە بی کاک حەمید ئێستا خەڵکی گراوێ و گەریاوە ئەوانە چەند گوند دەرکراینە لە بە ئەوەی لە نزیک سەری ڕەشە دەرنەکرایە ئەسڵەن 1 ملیار و 8 ملیۆن پرۆژە لۆ سێوەکە و لەگەڵ گرا و لەگەڵ بانەمان دەرچووە کە هەر سێ گوند لە سنووری قەزای ئێمەنە و شوێنەکەشیان زۆر حساسە ملیارە 8 ملیۆن و ئاو کۆنکریتیان لۆ دەکرێت ئەمە گوندەکانی تەمان ئاوادان دەکەین هیچ کەس لە لای ئێمە ماخی پێشێل نەکرا لۆ معلوماتی جەڵ کاک حەمید ئەتو یعنی بەجددی لە بە من جواب بدەیان ئەوەتە دەتەوێ مەسەڵ یعنی تو بە هەموو ئەمن کاکەوە من یەکم لەو کەسانەی من بەخۆم لە سەماوە بەبەرعەفو عام کردمە لە تەڵەبە فەسڵەکانم ئایدونم من مێژووەکەم هەیە لۆ خۆم ئیشی خۆم دەزانم و گوندەکانی دەوروبەری من بپرسە لەو خەڵکانە بڵێ ئەو خزمەت گوزاری ئێستا لۆنگۆ دێ ئەگەر ئێمە بەسمان بی خەڵکان نێتەوێ خزمەت گوزاریان نابێنێ بەڵام بڕوا بکە یعنی خەڵکی گراوی ئێستا کاک حەمید خۆی قەوس خەڵکی گراوێ لە بۆ ینی لە بۆیان هەیە بێنەوە گوندەکەی خۆیان خانی بکەن ئەتو گراو دیتە؟ نانە نەم دیتە بەزم پرسیارە لەو ماوانە چکو لۆ معلوماتت گراو گوندەکی ئاوەدانە هەر ئێستا قوتابخانەک و بنکەشی تەندروستی لۆ دەرچووە پرۆژەی ئاوی تەواو بووە 20,000 متر قیرتاوکردنی لۆ دەکرێت ئەوە یەک لە گوندە هەرە نزیکەکانە و لۆ معلوماتت هەموو خەڵکێکشی لێ دەژی لە گوندی گرا و یعنی هیچ گوندێک نێت چار دەوروبەری سەری ڕەش لە بە ئەمنیەتی سەری ڕەش دەرکرابن نانە ئەو گوندانەی پێشتر بەجێیان هێشتیە ئەوەشتە هیچ بەجێیان هێشتیە کاکە کەس بەجێ نێشتە ماوەلۆ لە شوێنی خۆی مایتەوە یعنی ئەمە با لەگە یەک سەرێ من ناکری هەندێک شت بگۆترێ و ئێمە ڕووکردنەوە دەدەین یەک گوندم دەوێ کابرا بێ بڵێ من ئەو خەڵکی و گوندەمە و لەوێ دەرکرامە ئەگەر لایانی دیکەش بی نییە دەرکردن ئەی چی خەڵک چێ بدرایتە شاپاوەیەک کاکە هەندە گوند هەیە عەردی زیاد ڕۆیشتیە تا سەرێ احتیمالە ئەویش بەمیان تاویز کرانە و هەموو حەق خۆیان وەگرتی و من بەخۆم زۆر جار ناو لیژنەکان بوومە عەدالەتێکی زۆر باش چ گوندێک تەجاوزیان کردیە ئەمن مەزەنان من لە ڕەنزەر گراویم جێلێ بووە ئەڵێ خەڵکی گوندەکەی ئێمە لە بۆمان دەرکراینە هەموو ڕەوانی شوێنەکراین 5 کیلۆمەتریش دوورە لە گراوی مەسەلەی ئەگەر شوێنەکەن بەدەیان گوند ئەمن گوندی علاوە و 3-4 گوندمان
لە بە سەدەی ئاو گواستیتەوە برتیان لە شوێنشکە هەردیان دایتی و ڕێیان دایتی کاکەوەرە خانی باشە بۆ دەیگۆزنەوە یعنی ئەوە تەماشاکە ئەوە بەرنامەی حکوومەتە حکوومەت کە بەنداوەک دروست دەکە احتمالە دە گوندی بەردەکە هەدە گوندی لادودا بەس گڕاو کاکە گڕاو ئێستا شوێنەکەی لە جاران زۆر باشترا زادە قیر هەتا ناو گڕاو دەڕوا ڕێزم هەیە لۆ ئەو برایی باسی دەکەی کە خەڵکی ئەو گوندەیە وەرە گوندێک زادەی قیڕی هەتا ناوی بڕوە گوندێک هەموو پرۆژەی ئاوی لۆ چەند ماڵی لێ دەژی کاک حەمید ئێستاکە کاکە زۆرە من ناتوان برێمەوەندە ئەوەی بن سەری ڕەش کاباوێ من گوندەکە خەڵکێکی گەلک زۆری لێ دەژی یانە ئەدی ئەو مزەمەعەتیە لە ببوورە ئەو مزەمەعەتیە لە وڵاتر دروستان کرد شاپاوەیەتی پێدەگۆترێ ئەڵێن هیچ مزەمە یان خەڵک قەرەبوو کرایتەوە بردرایتە شوێنشکە نانە بەس ئەو گوندە لە شوێنی خۆی بڕەکاتە خوارێتتر لەو بەرەی جادەکەەوە ڕێی پێدرا بوو کاک حەمید لۆ گۆسرایەوە کاچی من ئەوە لە هەموو دنیا لە ئێستا بڕۆ لە رووسیا شار هەیە احتمات و لەم باشتر شارەزایی ڕووسی ئەسڵداک و بابنەوی خەلچکە نایبستە ناوێت لە ئەمریکا ناوچەت هەیە هەندێک دەستگانم هیچ کەس نایبستە ناوێت باشە هەموو بەرژەوەندیەشی تێدایە بەڵام ئێمە ئەوە ڕێنمایە لۆ ئێمە بەرژەوەندی خەڵک لە پێش بەرژەوەندی هەموو شتەکەی بە تایبەتی خەڵکی گوندەکان کاک حەمید ئەمە ناتوانم لەبەر ئەم زۆرم دیتە ئەڵێن خەڵکی چادەوروبەری سەری ڕۆشین ئەمە هەرکە و کابرا بەس ئەتو نابی دایمەن کە شتێک دەگوازرێتەوە خەڵک مبالغای لەسەر دەکا مەسەل یعنی هیچ گوندتان لە بە ئەمنیەتی سەری ڕۆژلانەدایە کاک حەمید هیچ گوندمان لۆ معلوماتت گوندی ماوەلۆ لە ناو سنووری سەر ڕەشە هەموو خەڵکەشی لێ تێدەژی ئێستش بەس ئەتو بە خۆت دەڵێ هەندە شوێن قەرەبوو کرایتەوە یعنی لەسەر چه ئەساسێک لادرای بابی من گوندێک ئەلێرەیە احتمالە عەردەکەی حرەمی گوندەکە هیچ بەس بلێ سنووری گوندەکە زۆر گەورەیە هەندێک عەردی خەرچی ئەمە زۆری عەردەکانی کە دەستی بەسەر داگرتیە خاستن ئەوەی سەرچایەکان خۆ هەمووی ملکی دەوڵەتە کاکە خۆ ملکی شەخص نییە بەسێ خانی خۆیتی نابرا زۆری هەیە ملکی دەوڵەتە کابرا دەستی بەسەر داگرتیە لۆ خۆی بەکارینە سەر ڕای ئەوەش عینەن ئەوانش قەرەبوو کرایتنەوە لەبەرەوەی لۆ قەرەبوو کراینەوە کاکە لەسەر چه ئەساسە یعنی ئەگە پرۆژەشی تجاری بی مەسەلەن تونێلێک دروست دەکرێت مەسەلەن ئەوە قەید ناکە بەس لە بەباری ئەمنی کاکەوە ڕەوشەکە بەو شێوە نییە ئەو شوێنەی بکەویتە سنووری بەلەدیا ئەو جە بەلەدیە شەری بلندبی مەسیف وا ماستەر پلانی گەورەتەوە کۆڕی ماستەر پلانی گەورەتەوە ئەوانەی بکەونە بەد ماستەر پلان ئەگەر کابرا سەنەدی هەبی یان بەڵگەنامەی هەبی ئەو کاتە ئەوانە قەرەبوو دەکرێنەوە ماستەر پلانەکە ینی لەبەر ماستەر پلانەکە چی لێ دروست دەکرێتن هەموو شارێک ماستەر پلانی خۆی هەیە خۆ پلان داچی هەموو پلانەکانە ئەتو کە شارێک دامەزران هەر لە پێشەوەی بفتە ناحیە بووە شارەوانی دەوی ماستەر پلانێتی ینی ئەم بەس دەمێ بگەمە قەنەعات کە لەبەر خاتری ئەوە نییە بارەگای سیاسی مەسەلەن بنەماڵەی ئەوە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لەوێندەر نییە کەس دەرنەکرایە لەبەر ئەوەی لەو نزیک دەرنەکرایە بەڵام ئەمە ئەوە بارەگایە و جەنابی سەرۆک لەوەیە دەبی تایبەتمەندی و خوسیەتیش خۆی هەبی لە هەموو دنیاوە هەیە نانە لە هەموو دنیاوە نییە عەزەکەی وەرە من ئەمە ڕسم لۆ دەنێرم کاکەوە کاک حەمید دەزانین چییە ئەوە بەس لە کوردستان هەیە دەباشان و کاکە لە کوردستان وانە لە شەرق ئەوسەد هەمووی ئەتۆ قارەکان لێک جیاکەوە لە شەرق ئەوسەد دەکرێت ئەتو خەڵکە بەنەوەک بژی ئەتو بەنەواشکە بژی ناکرێەوە بەخوا من لە سووریاش بووم بەو شێوە نەبوو حکومات بەرپرسە لە ئەمنیەت لە تەندروستی هەودوشتا ئیشی هەر گەورەی حکوومەتە یانە حکوومەت بلێ ئیش تو چییە حکوومەت ئیشی نییە دەنابەت چیش دەکەی دەوڵەمەندی فەقیری لە چێ دەژی ئەوەی شێو نییە بەس ئەگە هاوڵاتێک بی لەو سنوورە بەرپرسین لە ئەمنیەت و
لە تەندروستی ئەو خەڵک بەس کاک حەمید دەزانین چیە ینی بە ئەو پرسیارە زۆر دەگوترێ بەخۆش زۆر جێ لێ بووە ناکرێ سەری ڕەش مەسەنە شوێنێکی سیاعی خەڵکی کوردستان بووە ئێستا خەڵک مەمنوع بستەوێندەر یعنی بەجددی ئەوە معاناتەکەم دەزانم لە سەرەوەی دەسەڵاتی تووە تێژ دەگەم جوابیش نەدەیەوە ئاساییە بەس ئەمن ئەوە قسەی خۆم و هەزاران کەسی هەولێر ببورێت خۆی قەوس یەک قەوس جواب ئەو حەق خۆتە دوای ئەوە هەولێر شارەکە دوسێ ئەوەی لە بن نزیکە منتیقەی سیاحی یەک لەوانە سەری ڕەش بووە لە فترەی دەسەڵاتی داگیرکەری بەعس خەڵک بەو پەڕی دەچوەوێندەر بۆ ئێستا ئەوە 30 ساڵە کەس لە بۆی نەبتی یعنی بۆ خەڵکی هەولێر لە بۆمان نەبی بچینە وێندەر زۆر شوێن هەبووە ئێستا نازانم جەنابەت پارچی سامێ بەڕەحەمان دیتێ یان نە وەڵا هاتمەوە 2012وانم دیتیە بەڵێ بەڵێ شازی پێوە ناکەی من کاک حەمید دەزانیت چیە من حەزم لێ واقعبین بی بەوەی دەزانی کووە ناوە تێمەگە ئەمە شتێکی جوان دروست کرێ دژبین نانا بەس ئەمێن بەڵێ ئەو پارکەی سامێ عەبدەڕەحمان پێشتر ماسکەرێکی ڕژێمێکی داگیرکەر بوو ئێستا پارکەکە وابزانم ئەگەر جمعە و پێنجشەمان بچێوێ خەڵکی بەغدا و بەسرا و هەموو عێراقی لێیە تو دەبێ وەکو تاکێکی کورد ئەمنی شارازی بۆەوە بکەین ئەمە دەیان پرۆژەی گەشتیاری لەو سنوورە دروست کرایە لە لای چۆمان و لە لای ڕەواندز و لە سەر کۆڕەک و لە فلان شوێن و فلان شوێن ئێوە دەبێت چاوتان ئەوانەش بدینی نەک ئێمە بڵێن باشە کردم ئێستا ئەو سەیرانگای سەری بڵند کە پێشتر شتێکی زۆر گەورەش نەبوو کردم ئێستا نەبوو بەس بەدیلی گەلک زۆرتر هەیە ئەوانش بدینین ئەزانم بەس خەڵکی سیاسی ناکرێ منتیقەیەک داگیر بکە دیارە پارتی نەکردێ چێتیش لە باشانی داگیر کردیە یعنی ئەو منتیقانە منتیقەی خەڵکە منتیقەی هیچ حزب و بەرپرسەک نییە بە چه حەقێک ئەو بەرپرسانە هەتا گردی گۆڕان داگیر دەکرێتن ئەوە زوڵمە لەو خەڵکەی دەکرێتن وایە نە ئەوە مولکی حکوومەتە ئەگەر پرسیاری ئیداری هەبی زۆر ئەوە ڕەبت بە تووشە من پێم گوتی ئاساییە وەڵامیش نەدەیەوە بەس ئەمن خەڵک دوای پێم دەڵێ مەسەن لەو پرسیارت نەکرد کاکەوە سەری ڕەش وەکو هەموو شوێنێک خەڵک حەقەکی ڕەوای خۆیەتی دەباشان حتا گردی گۆڕان نازانم چێندەر و چێندەر ئەوانە هیچی مولکی ئەو بەرپرسانە نەبوونە لە باوچیانەوە لەیان نمایتەوە وایان نا تایبەتمەندیەشی خۆی هەیە ئەو شوێنانەی کە ئەو کەسانی لێ دەژن ئەوانە ببی ئەمنیەتیان شوێنێکی وابی بپارێزرێن و ئەوانە ئەفسەت ناڵێ ملیۆنێک خەڵک دەنگدەری پارتیە مەسیف هەمووی پارتی دەباتەوە یعنی بۆ دەبێتن ئەوە بیمادام ئەتو حزبەکی لە دەسەڵاتی شارەکە هەموو لەگەرتە دەڵێ هەولێر هەموو لەگەڵما بۆ دەترسن بە جددیمە وایان نا هیچ مەسەلەکە ترسان نییە بەڵام ئەمە سەرکردەکانی خۆمان بەڕاستی بە جەناب تیژ دەرێم هەتا کەچی کورد دەبی سەرکردە و نیشتمان و وڵاتی خۆی خۆش بێ ئەڵمانیەکان کاتی خۆی هیتلەر هەموو شتەچی کرد بەڵام پشتیان گرت لەبەرەوەی گوتیان ئەڵمانیا کاتی خۆی غەدری لێکرایە خاچی زەوت کرایە مەجال بەو شەخسە دەیم بدان چ دەکا یعنە دەبی هەموو بەس کاک حەمیدە و نمونە خراپ بوو دەزانی چیە ئەزانی بۆ لەبەرەوەی هیتلەر دنیای وێران کرد تەقدیس کرا براکەم دنیای وێران کرد تەقدیس کرا جێلم بگرا مەسەلەی دنیا وێرانکردن شتێکە مەسەلەی ژیان شتێکە ئەتو ئێستا لە ئەوروپا دەژی سیستەمەک و تایبەتمەندیەک و کەلتورەک و ئاوهەوایەک و سیاسەتی شتێکردبینی دەچی ئەفریقیا شتێککە دەبینی دێ ئاسیا شتێککە دەبینی نە من بە عەقلی ئەوروپا بێم لە کوردستان سیاست بکەم یا بە عەقلی ئەفریقیا بچم لە ئەمریکا شت بکەم دەبی ئێوە تۆزێک بیر لەو شتانە بەس کاک حەمید هەر ئەوە مەکانەک و تایبەتمەندیەکی خۆی هەیە ئەگەر ئەتوو برێ ژیان بە ملیۆنان ساڵ ژیان هەیە مرۆڤ بە هەزاران زۆر چەسایتەوە وردەوە هەر وایە تو قۆناغت هەیە کوردستان قۆناغی خۆی هەیە هەتا هەموو قۆناغیان نەبڕی ئەتو ناتوانانی بێ هەموو شتێک فەراهەم بکەی بلێ وەرە بە قۆناغە ئێستا مە لە قۆناغە چین
پاشماوەش کرد چینە خۆناغەشکە پاشماوەش کرد هەروایە ژیان هەروایە کاک حەمید من تێدەگەم بەس یەک شتێ دوو شت یەک سەرکردە سیاسی و حزب باڵا دەستەکان دەبی یەکەم کەس بن قدووە بن وایەیان نا لە قانون لە داگیرنەکردنی ملک و ماڵ لە هەموو شتێک دوو ئەمە نابی بەو تەفسیرانە قەنەعەت بە خۆمان بکەین ئەها ئەمە لە شەرق دەژین ئەمە دەبی ئەو ئەوروپای من و توش ئەو ئەوروپای ئەمن لی دەدەژیم ئەوە خەڵک خەباتی کردیە ڕەخنەی گرتیا ئەوەی کردیا تا گەیشتا و حاڵەتەی خۆ لێرەش ئەو تەقدیسی بەرپرسە بووە هەریەکەم ئێستاش هەموو مەلیکەکان دنیایەک شوێنیان داگیر کردیە بەڵام خەڵک خەباتی کردیە ئەوە مانای ئەوە نییە بڵێ وڵای ئەوە تایبەتمەندیە ئەوە ئەبێ ئەمە ڕەخنە بگرین لەوەی نەک شەرعێتی پێ بدەین ئەوە شەرقا و هەمووی وایە نەدەبی بگۆردرێ لاسایی ئەوروپا بکرێتەوە بەڵێ کاچ من قۆناغ ژیان قۆناغە لەو قۆناغە تو بەو شێوازە دەژی لەو قۆناغا بە شێوازشکی لە ئەمە احتمالە لە ڕاپەڕین هەر تاکەش کورد کلاشکۆفەک و چاپێنج مەغزەنی لە پشت بوو پاش ماوەکەوە ئێستاوا بەزەوە 33 ساڵە کاکە حەمید بە قوربان ئێستا 33 ساڵە ئەتو شاری جوانت هەیە ئەتو ژیانی کوردستان بەخوا لە ژیانی خەڵکی تورکیا و سووریا و بەو شێوەش نییە نەنە کاک حەمید کاکی من تواقەت نەبی وەرە ناو ژیانی خەڵک ژیانی ئێرە بدینە کاک حەمید ئەمان لە بەوەی سۆسیال میدیام و دەبینین کاکە تا ئێستاکە نیوەی هەولێر بەست خوایەک شت نیوەی هەولێر ئاو کارەباینی ئەی هاوار کاکە چلۆنیتی ئەو ئەمنیەتەی ئێستا لە هەولێر هەیە وەڵڵاهی برادری خۆم هەیە لە ئەوروپا دەرێ ئەگە کابرا سعاتشی گرام با بفرۆشی دەبی دوکانەکەی ئەوەی تێدابی قفل و کلیلبی نەوەکو لێ نەکرد ئەوە دەیان شتی بڕۆ لە شێخەڵا پارەدان ڕای ئەوەندە کابرا پارە دەگۆڕێتەوە بە ڕۆژی نیوران وەڵڵاوە بیلاوەتی لای لە هەموو گوندەکان لە هەموو قەزا و ناحیەکان سیارە خەڵک دەسوڕێتەوە بەبێ چەک بەبێ هیچ شتێک ئەمانەت ئێلەوە باشتر هەیە نا من کاک حەمید ئێستامە بۆ پرسیار لەسەر ئەو شتانە ناکەن خۆ بەرا ئێمە دەمانێت نیشتیمانەکەمان جوان بی وایانە من تەهیم ئێستا لێرە ئەو کوشتنەی لێرە هەیە لە سویت هەیە بڕوا بکە دوێنێ سێ کەس شەهید کوژایە یەک بریندار بووە لەو مانگەی زیاتر لە 25 دقیقەوە ئۆڕدە ئەمە دەزانم لە هەولێر و سلێمانی ڕووینەدایە بەس ئەوەمان هەیە ئەوە نییە وڵاتە کۆمپلێتە برا ئەو مەنایەوە نییە کۆمپلێتە ئەتوو 33 ساڵە ئاو کارەبات نییە 3 مانگ مەعاشت نادرێتێ 15 مەعاش بردرایە کاکە ئەتو ڕاوەستا ئەو ئاوەی ئێمە دەیدێنێ خەڵک لە هەولێر ئەو ئاوەی ئێمە دەیدێنێ خەڵک لە هەولێر خوا لە سەرما ئەگەر بێ و خەڵکی ئێمە بگاتە مەرحەلەک چۆنیەتی بەکارینانەکەی بزانی وەڵڵاوە بیلاوەتی لایی بایی دوو شاری وەشی هەولێر دەکات بەس کاکە دەبێت تو هەر گلەی لە حکومەت نانە ڕاستە ئەوە لەگەڵت دامە براکەم لەگەڵت دامە ئێستا ئەو کارەبایی جەنابەت گلەی لێ ناکەی وەرە با خەڵکی ئەمن وەچی ئەوروپا کە شەو ئیشی بە گلۆپەکە ناما مۆمەک پێکە یا گلۆپەکان بکوژێنتەوە ئەگەر کارەبا بەشی هەمومانەکەت قبول مەکە بابی من ئەتوو لە وڵاتێک دەژی کابرا 100 گلۆپ بەکاردێنی چەند سبلت بەکاردێنی احتمالە سەفەر بکە گلۆپەکانی ناکوژێتەوە قسەی لەگە بکە دەلێ پارەی خۆم دەدەم ئەتۆ حکوومەتیش دەرهاویشتەی ئەو کۆمەلگایە بابی من ئاخر تو کۆمەلگایەکەت گەیشتە مەرحەلەی وە حەق بە شتەکان بدا بە پێ پێداویستی خۆی شت سەر بکە ئاو سەر بکە کارەبا سەر بکە بە خودای وانابی بەس کاک حەمید من لەگەڵت دام کاک حەمید ئێستا بۆ خۆم جەرگم ژاندەکە کە دەبینم لەو سویدەش خەڵک ئەو ئاوای نییە دەکاتەوە بەجی دێلیتن کە ئێنەمای بابە دەبی ئەمە بیر لەنەوەینەوەکان بکەینەوە ئەم لەگەڵت دامە بەڵام دوو حاڵەتێ بەنیشتیمانی بکەین ئاو هەموو شتێک ئاو کارەبا ینی بە پێی پێداویستی بەکاربێ بەڵام کاک حەمید تخوا با قەوس جگە لە قانون فیزیاشم تەواو کردیە بەڵێ ئەگەر عەدەدی ئەو مێگاواتانە کارەبایەکان هەموو کۆکێ و لە سەیەکی دانێ بڕوا بکە زۆر زیاتر لە 24 ساعت کارەبامان دەبی بەڵام کاکە خەڵکی ئێمە بەکارینانەکەی چۆنێتی بەکارینانەکەی زۆر مشکلەیە ئەوە باشە بەس کاک حەمیدەم لە بەوە میێتن لە سنووری تو نییە براخ زانی خەڵک خەتا لە چیە کە دەبینی سەرکردەکان
مەزەلەن بە کەیف خۆ بیرە ئاو لێ دەدەن کە دەبینن کارەبا دەبەن بە ئەوەی مەزەلەن سەگۆڕەکان هەموو ڕووناکە بنمونە قەبستان بووە لە بەوەم نییە نیە بڵێم باز دەکرێت قەبری برایم ئەحمەد 24 ساعت کارەبای پێ باشە بۆ یعنی خەڵک کە ئەوەی دەبینی بۆ ئەویش دەکا خۆ لێرەش یەکخوایە قەوس بابە دەبێ ڕەخنە بگیرێ ئەومانەوە نیە شەرعیەتی پێ بدرێ ئێزانیتە خەڵک کە دەبینی سەرکردەکان بیرە ئاو بە کەیفی خۆیان لە مەزرعەکان لێ دەدەن یعنی ئەلێرە لۆ خەڵک دەبینی سەرکردەکان لە هاوڵاتیەکە زیاتر پەرۆشی قانونە بۆی خەڵک نایکە خۆ لێرەش خەڵک ببینی سەرکردە ئاو سرف دەکاتن کارەبای سرف دەکات دزی دەکات ئەویش دەیکە یعنی کێشەکە لە حزبەکانە لە سەرکردەی حزبەکانە وجه نظرش کەم هەیە لەو بابەتەوە ئەمن دەڵێم تاشی وشیار ئەگەر تاکێک وشیار بیتەوە مرۆڤ باگا هاتەوە بەس حکومەت قودوەیە لەو شتانە کاکەوە ئەمە لێرە دەزانم حکومەت قودوەیە بەرپرسەکان ئەگەر سادە بن ئەگەر تەتاوز نەکەن ئەگەر لە ناو هەولێرێ گەڕەکە دروست کرایە 100 بیرە ئاوی لۆ لێدرا بە ئاوی شیرتێن خەڵک مەلەی لێ دەکا ئەو بێویژدانیە نەبی ئەی خەڵک وە ناکاتن کاک ئەوە هەمومان دەزانین المهم ئەگەر نیەتی باش هەبی ئەگەر هەمومان شتە باشەکان بارزکەین ئاگەر هەمومان لە خۆمانەوە دەست پێکەین ئەمە نابی بلێم سەرکردە نابی بلێم فلان خەڵک لاسایی ئەوان دەکاتەوە بڕوا بکە لاساییکردنەوە ئیشی هەندێک کامل خراپە من لەگەڵت داما یعنی ئەو ئاوە لۆنەوەینەوەکانە بەڵێ لە قوتابخانەکان لە ڕەوزەکان دەست پێ بکەین تاچی کورد منداڵی کورد بە شێوازێک پەروەردەکەین مافی خۆی و مافی نیشتیمان و حەقی ژینگە و حەقی مشتەکان بزانی ئەوەش دەکرێت ئینشەڵا و بەردەوام دەبین لەگەلی ئینشەڵا و ئێمە باسی بیرت کرد بەخوا بیر لە لای ئێمە هەر قەدەغەشی قەدەغە کراوە هیچ کەس لۆی نییە لە سنە بیر لێ بدا هیوادارم ئەگەر بە کۆتابی میوانم مەمنونم کاک حەمید ئەمن دەستخۆشی لێ یەکەم سپاس بە ئەو وەڵامە ئامانجی مەش لە یەکتر تێگەیشتنە سپاس بە ئەو تێگەیشتنت ئێمە دوژمنی ئەزانیت ئێمە دەمانەوێت گفتوگۆ بکەین لەگە دەسەڵات ئێوەش ڕێی خۆتان ئاوا بدەن ئەمەش ڕێی خۆمان بەو پەرڕێز شەوە گفتوگۆمان کرد هیچمان بەس ئەمەش خۆمان ئەو پرسیارێک بکەین بە چوارچێوەی ڕێزەوە بەڵێ لە پیرمان بەخوا دەرگەمان کرایتەوە لە بۆ هەر هاولاتێک لە هەر پلە و پۆستەکە کەسێکی سادێ کرێکارەکە جوتیارەکە هەر لایەنێکی سیاسی بەخوا دەرگەمان کرایتەوە ئەو دەرگەی گفتوگۆ لە کەس ئەوەش لە کەس قەپات ناکەین جەنابەت ڕای خۆتێ ئەمش نانە ژیان بەوەشەوە جوانە بەس کاک حەمیدە سوپاست بەڵێ سوپاست دەکەم بەس بەڕوا بکە بەغەڵەت تێمەگە ناتوانم بگەمە قەنەعەت کە دەڵێ لە چار دەوروبەری سەرڕەشی زگون دەرنەکرای کاک حەمید زۆر سوپاس نەگوون من بەڵێن دەدەم یەک ماڵ ئەگەر خۆی باری نەکردوی ئیزبار نەکردیە بات بەجەماعیش یعنی بەجەماعیش نییە کاکەشتیوە نییە باشە کاک حەمید باگاتت نەگرم ئەو خەڵک کێ با خەڵک زۆر سوپاس بۆ وەڵامدانەوەت ڕێزم دەستخۆشی لێ دەکەم